بسم الله الرحمن الرحيم لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. السلام عليكم ورحمة الله. برزان خوش حال لواني نوت وشش لوان كان تفسير القرآن بيروز بهم وخدمتان بس رزامندي خواي جور وهي وادان بأوي عزيز سودي لور بقرن. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. وإذ قال إبراهيم رب اجعل هذا بلدا آمنا وارزق أهله من الثمرات من آمن منهم بالله واليوم الآخر قال ومن كفر فأمتعه قليلا ثم أضطره إلى عذاب النار وبئس المصير. برخوش وستان هل درجة باسي أبو الأنبياء عليه الصلاة والسلام سيدنا إبراهيم دفرمي وإذ قال إبراهيم كاتب باسب كاتك وإبراهيم دفرمي ودباريتو لخواي قولة رب اجعل هذا بلدا آمنا كواتا دباريتو لخواي قولة. طبعا أول زيقاك كعبي بيروز بفرماني خواي قولة دروز دكاتا كوا زيقاك وكل سورة إبراهيم خواي قولة سبحانه وتعالى ما دجرتو كوا بفرماني خواي قولة كليو دروستي دكاتا لجيجاتي غير ذي زرع هدز آوداني تيدانيا هدز سبحان الله هدز اشتيت شي ليشي النبي لوين دريا إتر كاتكوا أو مالا أو كعبة دروز دكاتن خوي إبراهيم عليه الصلاة والسلام دعاء دكاتن كوا إيرا أو جيجا بيروزا ببيتا بلدا آمنا يا ربي خوا بيك يا شارێک بیکەیە جێگایەکی ئامین و ئەمن و ئەمانی پێ ببەخشی کەواتەوە بە دوعای ئیبراهیمە خوای گەورە ئەمن و ئەمانی پێدەبەخشی و وەکو حورمەتی پێدەبەخشی و بە دوعای پێغەمبەری خۆشمان صلی الله عليه وسلم مزگەوتی پێغەمبەری صلی الله عليه وسلم لە مەدینە لەوێن دەرە عینی بە دوعای وی خوای گەورە عینی بە هەماشەوە حورمەتی پێدەبەخشی کەوا دەبیتە حەرەمی دووەم ئەو جا قودسیش حەرەمی سێیەمە. ئیتر لێرەدا دەفەرمی اجعل هذا بلدا آمنا لسورة إبراهيم دفرمي اجعل هذا البلد آمنا بألف لام دفرمي زانان دفرمون فرقك لبيني أو آتكي سورة إبراهيم أوي كاليرا ببي ألف لام لبروي هاشتا كعبكي دروس نكرديا لسرتاي إيشكيدا دعادك بلام لوين دري باش أوي كوا كعبة تواب وبناك تواب أو ذا تعيين ذك بألف لام بوي كوا هذا البلد والله أعلم أو حكمتك. إتر رب اجعل هذا البلد هذا بلدا آمنا أمن أماني بيبخشي وارزق أهله من الثمرات يا ربي خوايا أوي كواليرج دجيه خوايا أنواعي بربومي بيبخشي أنواعي بربومي بيبخشي سبحان الله هل فعلا أو هاشا تمشادكي لا هيد زيقاك هيشتاق نبي بحكمه كوا بردوام حركي لسرو لهمو زيقاك لهمو جيجايك دين من كل فج عميق وكل سورة الحج دفرميتن إتر لهمو وقت شي صال دا همو نوع بربو مجتدا سبحان الله واش فضل إخوايا وارزق أهله من الثمرات برام تشي أو أهليك دعاء لو ذكا من آمن منهم بالله واليوم الآخر أوانيك أخوايا إيمانيا بخوا وبيوم الآخر هنا إيمانيا بالله وبيوم الآخر وتبهم أركان كان إيمان هنا يا رب إخوايا أو ولاتي أو جيجاي بكي جيجاتشي جي أمن وأمان بي وهروها خوا أنواعي بربوم رزقيان ببخشي
بە تایبەتی بەوانەی کە ئیمانیان بە هەموو ئەرکانەکانی ئیمان هێنایان نەوەک کافرەکان. جا لێردا کوزانیان دەفەرمونون ئەو دوعای ئیبراهیم عەلەیهی سەڵات وسەلام کە لێرەدا دوعا دەکات لەوەی کەوا بەرووبووم و ڕزقیان پێ ببەخشی بە ئەهلی ئەو وڵاتە و ئەو شارەی کەوا مەکەی پیرۆزە، کاتێک کە دەفەرمون تەنها بە ئیماندارانی ببەخشی، لەبەرەوەی لە پێشەوە لە ئاتکەی پێشەوە کاتێکەوە خوای گەورە باسی لە ئیمامەت کرد، ئیبراهیم داوای کردکەوە ئیمامەت لە بۆ نەوەکانیشی بخوای گەورە فەرمووی نا، لە بۆ ظالمەکان نابی، بە تایبەتیوانە شرکیان تێدایە، لە بۆ ظالمەکان نابی. لێرەدا ئیبراهیم قیاسی لەسەر ئەوەی پێشەوە کرد کەوا مادام ئیمامەت لە بۆ ظالمان نابدەی، خوا ڕزقش تەنها لە بۆ ئیمانداران بی، ڕزقش تەنها لە بۆ ئیمانداران بی. خوای گەورە دەفەرمێت قال ومن كفر کەواتە ڕاستە ئیمامەت تەنها لە بۆ ئیماندارانە، بەڵام ڕزق لە دنیادا عامە لە بۆ ئیمانداران و لە بۆ کافرانە. سبحان الله. قال ومن كفر ئەوەی کوفریش بکە هەر ڕزقی پێ دەبەخشم، ئەوەی کاتو تەنها لە بۆ ئیمانداران داوای دەکەی. قال ومن كفر فأمتعه قليلا، بەڵام ئەوەی کوفریش بکە عینی ئەو ڕزقی پێ دەبەخشم کە تو دوعا دەکەی تەنها لە بۆ ئیمانداران بی، بەڵام فأمتعه قليلا کەواتە ناز و نیعمەتی پێ دەبەخشم لە بۆ فترەشی کەم، ئەگەر هەموو دنیاش عمری وی بیتن هەر کەمە، لەبەرەوەی قل متاع الدنيا قليل، متاع و ڕابواردنی دنیا بەگشتی کەمە. فأمتعه قليلا ثم أضطره إلى عذاب النار، پاشان ئەگەر هەر لەسەر کوفرەکەی بەردەوام بی ئەوجا ملکەتی دەکەم. أضطره واتە ئولجئه واتە ناچاری دەکەم، فەرز دەکەم لەسەری. کەواتە کەسی کافر بە تایبەتی هیچ کەسێک لە دەسەڵاتی دانیەکەوە لە قەدەری خوای گەورە هەڵبێ، بەڵام بە تایبەتی کەسی کافر ئەگەر لە دەسەڵاتی دا هەبی بە حەیاتی نایەوێ بمری، بە هیچ شێوەیەک نایەوێ بمری. خوای گەورە فەرمێ ئەضطره، ملکەتی دەکەم، فەرز دەکەم لەسەری، ملکەتی دەکەم لە بۆ ئەوەی کەوا بەرەو مردن و لە دوای مردنیش بەرەو چێندەرێ إلى عذاب النار، ئەگەر هەر بەردەوام لەسەر کوفرەکەی بەرەو عەذابی ئاگر. وبئس المصير، خراپترین مەسیر و چارەنووسیش چاوەڕێی دەکا. وإذ يرفع إبراهيم القواعد من البيت وإسماعيل، کەواتە دیسان ئوذکر بینە پێش چاوت کاتێکەوە ئیبراهیم و ئیسماعیل بە فەرمانی خوای گەورە دەستیان بە بینای ئەو بەیتە کرد، دەستیان بە بینای ئەو بەیتە کرد، کەعبەی پیرۆز. وإذ بوأنا لإبراهيم مكان البيت، وەکو لە سوڕەتی الحەج دەفەرمی. کەواتە خوای گەورە جێگاکەی لۆ دەست نیشان دەکات، لەو جێگایی دەبی کەعبەی پیرۆز دروست بکەی، وەکو لە صحیح بوخاریش هاتیە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم لەمان دەجێڕێتەوە لە حەدیثی ابن عباس دەفەرمیتن خوای گەورە سبحانه وتعالى کاتێک کە فەرمان بە ئیبراهیم دەکات و جێگاکەی لۆ دەست نیشان دەکاتن، ئیتر وەکو لە چەند ڕوایەتێک کاتێکەوە پەڵە هەورێک دەنێریتن لە بۆ سەر ئەو جێگایکەوە پێویستە کەعبەی لێ دروست بکرێ، و یاخود بە هەر شێوەیەک هەندبایەک دەنێری ئەو جێگایی لۆ خاوێن دەکاتەوە کە بەیتەکەی لێ دروست بکرێ، بە هەر شێوەیەک بی خوای گەورە جێگاکەی لۆ دەست نیشان دەکات بە تەئکید، چونکە لە ئاەت هاتیە. ئەوجا ئیبراهیم وەکو لە صحیح بوخاریدا پێغەمبەر صلی الله علیه و سلم دەجێڕێتەوە دەفەرمیتن دەستە لای ئیسماعیل و پێی دەڵێ کەوا خوای گەورە فەرمانی پێم کردیە بە فەرمانێک ئایا یارمەتیم دەدەیت؟ دەفەرمی بەڵێ یارمەتیت دەم، فەرمانی پێکردیمە ماڵێک دروست بکەم لێرە لە بۆ خوا سبحانه وتعالى. ئیتر بەو شێوەیە وەکو لە تەفاسیلی حەدیثەکەی هاتیە پێکەوە دروستی دەکەن. جا خوای گەورە سبحانه وتعالى ئەو مەنزەرەمان لۆ تەسجیل دەکات لە قورئانی پیرۆز هەتا ڕۆژی قیامەت بجێڕدرێتەوە. طبعا هەمان دەزانین ئەو قەزەیەکی ڕابردووە، ماضیە، ڕوویدایە و ڕۆیشتیە، بەڵام خوای گەورە تەسویری دەکاتەوە لە پێش چاومان. وئذ یەرفع بە صیغەی مضارع، معلومی هەموو کەسێک کە صیغەی مضارع تعبیر لە ئێستا و داهاتوو دەکات، بەڵام کە لە بۆ جێڕانەوەی حاڵەتێکی ڕابردوو صیغەی مضارع بەکاردێنی واتە تەسەووری بکە و بینە پێش چاوت، بینە پێش چاوت. و ئیبراهیمە لەگەڵ ئیسماعیلی کوڕی عەلەیهیمە الصەلاة وەسەلام. وإذ يرفع إبراهيم القواعد من البيت وإسماعيل، كاتك إبراهيم وإسماعيل كري بناء أساس قواعد وتأساس بناء غي أو بيت برز دكنوا، بناء غي أو بيت برز دكنوا. فرماني خواي جورا زي بزي دكن سن منظر يشي جوانا سبحان الله، سن منظر يشي جوانا وتصوري بك أو دو بيغمبر برزة بفرماني خوا أو كعبي بيروزا بناء دكن أساس بناء غي برز دكنوا. وإذ يرفع إبراهيم القواعد من البيت وإسماعيل كوا يارمتي دربو أو زاد دعاش دكن ربنا تقبل منا،
یا ڕەبی خوای کەوات هەردووچیان وا خەریکی کارکردنن ئەو جا دوعاش دەکەن لە کاتی ئیشکردن و لە دوای ئیشکردنەکەش یا ڕەبی خوا لێمانی قبول بکەی تۆ ئەدەبی مسلمانانە نەک منەت بە ئیشەکەی بکە نەک زەمانەت وەکە ئەنەما زەمانەت پێدرا لێت قبول کرا نا ئیش دەکا ماندی دەبی زوهد دەچێشی زۆر بە ئیخلاسەوە ئەو جا دەشترسێ دەبی خوا لێی قبول بکە یا ڕەبی خوا لێمانی قبول بکەی ربنا تقبل منا خوا لێمانی قبول بکەی ربنا تقبل منا دیارە قبولکردن ئەوەیە کەوە کەسێک وەربگری کەسێک ئیشێک شتێک وەربگری و لێشی ڕازی بی کەسێک شتێک وەربگری و لێشی ڕازی بی کەواتە تقبل منەوەتە خوا لێمانی قبول کە و لێ ڕازی بە لەو کارەمان خوا لێمانی قبول کە و لێ ڕازی بە لەو کارەمان بەڕاستی ئەوە خەمی مسلمانی ڕاستەقینەیە ئەوە خەمی مسلمان ڕاستەقینەیە نەوەک وەالعیاذ بالله کەسێک بی کەوا عاملة ناصبة تصلى نارا حامية ئیش بکا و ماندی ببی بەڵام لە نەتیجەدا بەرەو ئاگرێکی بڵێ سەدار بڕوا خوا پەناماندا کەواتە بە ئیخلاسەوە و هەروە کارەکەشی بە سەوابەوە پێویستە ئەنجامی بدە و ئەو جا ڕەزای وای بپارێتەوە لەخوا یا ڕەبی خوا لێمانی قبول بکەی ربنا تقبل منا عكسي أوتسيا كوا كسيق ناز بعمل كيبكا عكسي أوتسيا وكأنما زمانة بذرة ليت قبول كلا نخير أو إيشي بابرين أو صفتي إنساني مسلماني مخلص نية إنساني مخلص كار دكا وكردوا دكا والأخواج دباريتوا خوي بيه مقصرة لبروي دیارە هەرچەندی خوا بناسی سبحانه وتعالى دەزانی ئەو کردووی ئەتو دەیکەی هەرچەندی بە جددیەت دەیکەی هێشتا خوا کەم و کورتی تێدایە کەواتە وەکو زانان دەفەرمێن ئەو کەسەی کەوا منەت بە کردەوەی خۆی بکە ئەو کەسەی کەوا لە کردەوەی خۆی ڕازمی نەخوای ناسێ نەخۆی ناسیە نەخوای ناسێ کە شایانی چ کار و کردەوەی کە لێی ئەنجام دەی نەخۆی ناسیە کەوا دەزانی هەموو کەسێک ئەگەر خۆی بناسی دەزانی ئەو نەفسەوی مەوای هەموو نوقسانیەکە کەواتە ئەو کارە پیرۆزە ئەنجام دەن بینە پێشا و تەسەووری بکە کەوا بەرزی دەکەنەوە ئەو کوڕوبابە بەڕێزە ئەو دوو پێغەمبەرە بەڕێزە أو دعاء ذاك ربنا تقبل منا إنك أنت السميع العليم هل أتو يا ربي هل أتو يا ربي السميع العليم السميع خواي قول سبحانه وتعالى السميع خواي قول سبحانه وتعالى بمعنى بابلين سمعي أصوات دي وبمعنى إجابي دعوات جدي كواتا يا ربي أتوي السميع تسمع أصواتنا وهروها تجيب الدعوات خوا هر أتوي كوا دنجا كانت جوليا السميع خواي قوري سبحانه وتعالى همو دنجا كان دبيستي وكو زاناي تر باسي دكاتن وكو عبد الرحمن بن ناصر السعدي بتايبة السميع واتأو خواي كوا همو قصة كان دبيستي بهمو زمان كان بهمو أو حازتاني كتيدا السميع سبحانه وتعالى وهروها السميع واتا تجيب الدعوة إن ربي سميع الدعاء خواي من پروردگاري من دعاء وبارانه وكان قبول دكا ديبستي وقبولي دكا وهروها السميع بوكوا هموش تكان دبستي طبعا لتسندين زي خواي قول باسي لا سمعي أصوات كذا لا سمعي بوكوا علمي بهموش تكان دشي بستي إتر براستي زور مهمة لكاتي دعاء وبارانه ودا ما التوسل بكين بخواي يقول بأسماء وصفات كاني بتايبتي وأسماء وصفات كالقل خدي دعاءك دقونزي يا ربي خوا تقبل منا البروي أنت السميع دبيستي وهروها سميع بويكوات تجيب الدعوات وكل نويجج داكاتك سمع الله لمن حمد كواتا أو كوا حمد سنايبك خواي يقول ولا مداتو باداش تداتو ولا مداتو باداش تداتو العليم يا ربي أنت السميع وهو العليم بوي آقاداري بن يتكان من آقاداري بظاهر وباطن من يا رب العالمين كواتا يا ربي خواه لما نقبل كالبروي هل أتوي السميع العليم دبيستي ولام دديوا آقاداري شبن يتكان من ربنا واجعلنا مسلمين لك ومن ذريتنا أمة مسلمة لك يا ربي خواه كاتبارانو بربوبيت خواي جوري زور مهمة ربنا أي پروردگار من أي خالق ومالك ورازق من أي أو خداي پروردت كردين به مناز ونعمتك كان اجعلنا مسلمين لك
کەواتە یا ڕەبی خوایە ئەوە ئیبراهیم و ئیسماعیل عەلەیهیمو سەڵاتو وەسەلام بەمان کەیە دوو کەس کەوا تەسلیمی تو بووین مسلمانین طبعا بخوان پێغەمبەر نەکرد مسلمانن بەڵام کە دەفەرمی مسلمین لە واتە بەتەواوەتی تەسلیمی تو بووینە خوا ثەباتمان بدەێ و زیاتریش ئیخلاسمان پێ ببەخشی کەواتە وەکو کاتێک ئێمە ئهدینە الصراط المستقیم کە نوێژ دەکەێت لەسەر صراط المستقیمی بەڵام داوا دەکەی زیاتر و زیاتر هیدایەتت بدا و ثەباتت بداتێ کەواتە مسلمینی لەک خوایە وامان لێ بکەی ئەو تەسلیم بوونەی خۆمان کە خۆمان تەسلیمی کردیە و زیاتر ئیخلاسمان پێبەخشی و ثەباتمان بدەیە ومن ذوريەتینا ئومەتە مسلیمەتە لەک لەنەوەکانیشمان خوایە ئومەتێک بن هەمووی مسلمان بن بۆ کەوا ئومەتێک بن تەسلیمی تو بن تەسلیمی هەموو فەرمانەکانی تو بن وأرنا مناسكنا وهروە خوایە مناسك جەمعی منسەکە منسەک واتە عیبادات و بەتایبەتیش لێرەدا وأرنا مناسكنا وەکو زانان دەفەرمون واتە مناسکی حەج ئەو کەعبەی کە دروست دەکرد خوایە ئەو جە بە چ شێوەیەک عیبادەتی تو بکەین لێرەدا مناسکەکانمان نیشان بدە خوایە فێرمان بکە وتب علينا يا ربي خوا توبشمان قبول بك توبشمان قبول بك ديار التوبه خواي سبحانه وتعالى اويل ابو بندكي موفق بك له توبه وليش قبول بك دي خوا موفق بك له التوبه ليش ماني قبول بك انك انت التواب الرحيم هل اتو يا رب العالمين التوابي صيغه مبالغه ئەوەیە کەوا خوای گەورە تەوبە قبول دەکا بەندەکانی موفق دەکا لە بۆ تەوبە لێشیان قبول دەکا ئەو بەندێ چەندین جار تەوبەی بکا و بگەڕێتەوە خوای گەورە هەر قبول دەکا هەموو بەندەکان مەجموعی هەمیان چەندی تەوبە دەکەن چەندی گوناه دەکەن تەوبە دەکەن خوای گەورە قبولیان دەکا الرحیم وهروها خوای بەبەزەیی ئەو پەروەردگاری کەوا بەندەیەک کە تەوبەی کرد و گەڕاوە ئەو جا موفقی دەکەیتەوە کردەوەی چاشی ئەنجام بداتن ئیتر ئەو پێغەمبەرانی خوانە لە دوای ئەو کارە پیرۆزەکەوا دەیکەن تەوبەش دەکەن وەکو پێغەمبەری خۆشمان صلی الله علیه وسلم کەوا وەکو سەحابە لێ دەجێڕن ئەو هەندە جارە لە یەک مەجلیس زیاتر لە 70 جار 100 جار تەوبە و ئیستیغفاری دەکرد ئێمە چەند پێویستمان بۆ تەوبە و ئیستیغفارە هەیە کەواتە بەڕاستی ئەوە بابمان ئیبراهیم عەلەیهی سەڵات وەسەلام ئەبوو الئەنبیا و هەروەها پێغەمبەری خۆشمان صلی الله علیه وسلم کە ئەو هەموو تەوبە و ئیستیغفاریان کردێ ومن لم يتب فأولئك هم الظالمون ئەوەی تەوبەی نەکا بەڕاستی کەسێکی ظالمە لەخوای گەورە داواکار ئێمەش لە تۆبەکاران بین والعياذ بالله لكسان شي ظالم نبين وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين بسم الله الرحمن الرحيم لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله